تەنها لە سەرەتای شەشمانگی ئەمساڵ لە سنووری سلێمانی 520 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر دەستگیر کراون. لە نێویاندا 245 بەکارهێنەر هەیە. بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر لە کوردستان گەیشتووە بە ئاستێکی مەترسیدار. دەستگای ئاسایشی هەرێم دەڵێ لەم شەژمانگەدا 100 بازرگانی نێودەوڵەتیان دەستگیر کردووە. 520 تۆمەتبار دەستگیر کراون لە ئەم چەند مانگەی ساڵی 2025 ئەم دەستگیرکراوانە لە نێویاندا 243 کەس تۆمەتبارن بە بەکارهێنەرانی وەک بەکارهێنەری مادەی هۆشبەر. لە هەمان کاتە چەندین تۆڕی بازرگانیشمان هەڵوەشاندوتەوە لە نێویاندا نزیکەی 100 تۆمەتبار لەوانە بازرگانی نێودەوڵەتی بوون کە بازرگانی ئەکرێ بڵین لە دەرەوەی سنوورەکانیش هەبوون ئەمانە کاریان کردو توانیمانە بە پێی ئەو زانیاری هەواڵگیریانی کە بەدەستی دێنین لەگەڵ هاوبەشەکانمان توانیمانە ئەو تۆڕە بازرگانی نێودەوڵەتیانەش هەڵبوەشینەوە و لەسەر ئاستێکی پێشکەوتن کەسانە دەستگیر بکرێت و ڕوبڕووی یاساکان. کۆمەلگای کوردی زۆرینە موسڵمان بەم تاوان و دیاردەگەورانە نامۆیە، بەڵام لە دوای ساڵی 2007 تا 2014 بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر لە ئاستێکی مەترسیداردا بووە. مامۆستایانی ئاینی دەڵێن ئەرکی هەموو لایەنەکانە تا کار لە کار نەترازاوە بەر بەم دیاردە نامۆیە بگرن. هەموو چین و توێژێک هەریەکە و بە ئاستی خۆی بەرپرسیارەتیەکەوێتە سەرشان. مامۆستایانی ئاینی شتێکێکن لەوانەیە کە بەرپرسیارەتیان ئەکەوێتە سەرشان و لە خەمی کۆمەلگاکان لە خەمی چوارچێوەی خێزانیەکانیان شکە لە ڕاستیە مامۆستایانی ئاینی وەکەڵێ ئەو سند و قەڕەشن ئەو ئەمانەت پارێزن کە قوڵترین کێشە خێزانیەکانی ناو چوارچێوەی خێزانیەکانیان ئەڕوا لە لای مامۆستایەکی ئاینی باسەکە. بۆیە ئەوەندە بە دڵسۆزی ئەزانێ ئەوەندە بە ئەمانەت پارێزی ئەزانێ و پێشمان وایە ئەم بابەتە بابەتێکە ئەوەندە مەترسیە یعنی ئیشی ئێمەی مامۆستایانی ئاینیشە کە دەوروڕۆڵی خۆمانمان هەبێ. گەورەترین مەترسی لەسەر گەنجان و لاوان و تازە پێگەشتوانە لە قوتابخانە و کافتریاکان. نیگەرانیەکانیش ئەوەن پێویستە سنوورەکان تونند و تۆڵتر بکرێن و چۆن دەکرێت بەم ڕادەزۆرە مادەی هۆشبەر بێتە کوردستان و کۆنتڕۆڵ نەکرێت. سزاکانی شونتر بکرێنەوە و چاکسازیەکان بەرنامەی باشتریان بۆ هۆشیارکردنەوەی زیاتری بەکارهێنەران هەوێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.